ئازیزانی کورسان نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەین. تەوریم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە فراهەمکردنی ژینگەیەکی ئارام بۆ گەشتیاران. وەک دەزانین کەرتی گەشتیاری لە هەموو وڵاتێکدا دەبێتە هاوکارێکی باش لە پاڵ کەرتەکانی تری وڵاتدا بۆ بەرزکردنەوەی داهاتی ناوخۆ. بە تایبەت لە هەرێمی کوردستان وەک دەزانین داهاتی ناوخۆکەمی کردووە بەهۆی کۆمەڵێک هۆکار وەک دابەزینی نرخی نەوت و لە ساڵی پاردا کۆڤید-19 و ڤایرۆسی کۆرۆنا کە ئەمەش خۆی هۆکارێک بوو لەبەر ئەوەی کە داوامکردن ڕاگیرا بوو و داهاتی ناوخۆ کەمی کردبوو. ئەمانە دەکرێت بڵێن دەبنە هۆکار بۆ دابەزاندنی داهاتی ناوخۆ. کەرتی گەشتیاری چۆن دەتوانێت هاوکار بێت بۆ ئەوەی کە لە وڵاتدا پشتی پێ ببەسترێت بۆ بەرزکردنەوەی داهاتی ناوخۆ. لە هەرێمی کوردستان ساڵانە دەبینین لە مناسەباتەکان و جەژن و ئەو کۆمەڵە مناسەباتانی کە ساڵانە دەکرێت کۆمەڵێک گەشتیاری زۆر ڕوو دەکەنە هەرێمی کوردستان. تا چەند توانراوە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان پەرەی پێ بدرێت بە شێوەیە کە بتوانێت خزمەتی گەشتیاران بکات. پرسیاری گرنگ ئەوەیە گەشتیار کاتێکە دێتە وڵاتەکەت چی دەوێت و چۆن دەیەوێت خزمەت بکرێت، چ لە ڕووی ئەمنیەوە بێت کە ژیانی پارێزراوە بێت، چ لە ڕووی ئەو خزمەت گوزاریانەوە بێت کە لە هۆتێل و چێشتخانە و شوێنە گەشتیاریەکاندا پێشکەشی دەکرێت. ئەمانە تا چەند گرنگن بۆ ئەوەی ئێمە کەرتی گەشتیاری بەرەو پێش بەرین. ئەوەی لە هەفتەی ڕابردوو لە شەوی سەری ساڵدا بینیمان لە هەولێر کە کۆمەڵێک گەنج هێرشیان کردە سەر چەند گەشتیارێک کە لە ناوەڕاست و خوار و عێراقەوە هاتبوون بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و پێشوازی لە ساڵی نوێ بە شکاندنی جامی ئۆتۆمبیلەکانیان و بە شێوەیەکی ناشرین ڕەفتاریان بەرامبەر کرا. ئەمە دەکرێت نمونەیەک بێت بۆ دەبێت ئێمە چی بکەین و بۆ لەمە دواوە کاتێکە وەک دەزانین ئێمە کۆمەڵێک مناسەبات هەیە و جەژنی نەورۆزمان هەیە و هەر لە سەرەتای بەهارەوە ئێمە دەبینین گەشتیارێکی زۆر بۆ بەسەربردنی کاتەکانیان ڕوو لە هەرێمی کوردستان و شوێنە گەشتیاریەکان دەکەن. چۆن دەبێت پێشوازیان لێ بکرێت؟ ئەمە دەبێتە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی من. سەرەتا راپۆرتێک دەبینین و دواتر لەگەڵتان بەردەوام بوو. گەشت و گوزار ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە گەشەی ئابووری ئەو وڵاتانەی کە وەک سەرچاوەی داهات دەڕوانە ئەم کەرتە، چونکە دەبێتە هۆی کەڵەکەکردنی سەرمایەی بیانی بە جۆرێک. ئامارە فەرمیەکان دەریان خستووە کە کەرتی گەشتیاری سەرچاوەی دابینکردنی دراوی قورسی بیانیە بۆ ڕێژەی لە 38 وڵاتانی جیهان. لەلایەکی ترەوە کەرتی گەشتیاری ڕۆڵی گرنگ دەبینێت لە گواستنەوەی پێشکەوتنی تەکنەلۆجیا. ئەگەر هاتوو وڵاتی خانەخوێ ئەو پێشکەوتنە زانستیەی نەبێت، هەروەها زەمینە سازی دەکات بۆ بەکارخستنی دەستی کار و کەمکردنەوەی بێکاری، چونکە کەرتی گەشتیاری بەهێزترین کەرتی ئابووریە کە لە توانایدا هەیە ڕێژەی لە 11% هێزی کار لە جیهاندا بخاتە گەڕ. لە هەمووی گرنگتر ئەم کەرتە ڕۆڵ دەبینێت لە زیادکردنی داهاتی نیشتیمانی لە راپۆرتێکی ڕێکخراوی جیهانی گەشت و گوزار WTO کە لە مانگی حوزەیرانی 2020 بڵاوی کردوتەوە. ئاماژە بە ئاماری کۆڕبەندی جیهانی بۆ گەشت و گوزار دەکات کە خزمەتگوزاری گەشتیاری توانیوێتی ڕێژەی لە 10.4 داهاتی ناوخۆی وڵاتانی جیهان دابین بکاو 390 ملیۆن کەس وەسەر کار بخات، کە ئەمەش دەکاتە ڕێژەی لە 10% کۆی گشتی دەستی کار لە جیهاندا. هەروەها ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە ڕێژەی لە 150 هەناردەی وڵاتانی تازە پێگەیشت و لە بواری خزمەتگوزاریەکانی کەرتی گەشتیاریە. هەموو ئەم هۆکارانش وای لە وڵاتانی جیهان کردووە گرنگی تەواو بە گەشەپێدانی ئەم کەرتە بدەن، چونکە بە پێکهێنەرێکی سەرەکی داهاتی وڵات هەژماری دەکەن. دەبینین وڵاتان وێڕایبوونی چەندان سەرچاوەی دیکەی وەک نەوت و غاز و کانزای بە نرخی دیکە گرنگی تەواو بە کەرتی گەشتیاری دەدەن. دەوڵەتێکی وەک ئیمارات ئەگەرچی خاوەن سەرچاوەی دیکەی داهاتە، بەڵام لە ئێستادا لە 12.1 داهاتی گشتی لە کەرتی گەشتیاریەوە بەدەست دەهێنێت. هاوکات لە بەرنامەشیدایە بۆ ساڵی 2027 ئاستی بەدەستخستنی داهاتی نەتەوەیی لە کەرتی گەشتیاری بگەێنێتە 72 ملیار دۆلار کە بە ئەندازەی بودجەی ئوردون و سووریایە. لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کەرتی گەشتیاری تازە لە سەرەتای فراوانبوونیدایە. بەپێی ئەو داتایانەی دەست کورساد نیوز کەوتووە
لە سەرسێ پارێزگای هەرێم و ئیدارەی گەرمیان لە کۆتایی 2019دا هۆکارەکانی مانەوەی گەشتیاران بەم جۆرە بووە. ئەو زەمینە سازیانەی سەرەوەش ئەگەرچی لە ئاست گرنگی و فراوانی کەرتی گەشتیاری هەرێمدانین، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری خۆی نواندووە لەسەر زیادبوونی ژمارەی گەشتیاران بۆ هەرێم ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان هەردوو ساڵی 2010 و 2019دا دەبینین ڕێژەی گەشەی گەشتیاران لە ئاستێکی بەرزدایە و پێویستە ئاوڕێی جددی لەم کەرتە بدرێتەوە. پرسیاری جەوهەری لێرەدا ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم بەگشتی و دەستەی گەشت و گوزار بە تایبەتی ئامادەگی ئەوەیان هەیە سوود لە پسپۆڕانی ئابووری وەربگرن بە دانانی پلانێکی ئەوتۆ کە کەرتی گەشت و گوزاریان بۆ بکەنە ئەلتەرناتیڤی دابەزینی نرخی نەوت و بڕینی بەشە بودجەی هەرێم و کەمکردنەوەی لەشکری بێکاری تا بتوانن ژینگەیەکی ئارام بۆ گەشتیارانی دەرەوەی کوردستان دابین بکەن. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لەگەڵتان بەرداوامە بین بە میوانداری هەرێک لە بەڕێزان. ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە، شکور عەزیز جێگیری سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان کە بەڕێزیشان بە هەمان شێوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە دەبن، هەروەها بەڕێز دکتۆر یونس عەلی پسپۆری گەشت و گوزار کە لە ئەستۆدیۆ لەگەڵ من ئامادەیی هەیە. زۆر بەخێر بن دکتۆر، جەنابتان بەخێر بن. ئەمەل خان سڵاوت لێبێ سەرەتای ئەمە لای جەنابەت و لەو پرسیارەوە دەست پێ دەکەم. قابلیەتی هەرێمی کوردستان بەڕووی گەشتیاراندا چۆنە و چەندە و دەکرێت کاتێک کە مامەڵەیەکی خراپ لە هەر بۆنە و مناسبەیەکدا بەرامبەر بە گەشتیاران دەکرێت، ئەمە پێشوازی هەرێمی کوردستان بەرامبەر بە گەشتیاران بخاتە ژێر پرسیارەوە؟ ئێوارەتان باش، سڵاو لە میوانە ئازیزەکان، بەڕێز کاک شکور و دکتۆر یونس کە دوو هاوکاری زۆر باشی دەستەی گەشت و گوزارن بەسپاسەوە. سپاس بۆ کەناڵە سەنگین و نیشتیمانیەکەی کوردستان کە کەناڵی کوردسات گرنگی بەو بەهایانەدا کە خەڵکی کوردستان و هاوڵاتیانی کوردستان پێویستیان پێێتی هەم لە خستنە ڕووی گیر و گرفتەکانی و هەم لە پێشاندان یان دەرخستنی ئەو ڕاستیانەی کە دەبێ پێی بۆ کەم و کوڕێکان و ئاستەنگەکانی بەردەم هەر کەرتێک لە کەرتەکانی کوردستانەکەین. کەرتی گەشت و گوزاریان کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی بە درێژایی با بڵێن ساڵانی ڕابردوو هاوڵاتیان لە باشوور و ناوەڕاستی عێراق و لە وڵاتانی تریشەوە سەردانی کوردستانیان کردووە، بەس پێم وایە ئەو سەردانانە ئەوەندەی خۆڕسکانە بووە، ئەوەندە سەردان نەبووە یان ئەوەندە با بڵێن بەرنمەیەکی داڕێژراو نەبووە. من باسی ساڵانی ڕابردووەکەم، بەڵام لە چەند ساڵی ینی ڕابردوو لە ئەگەر بڵێن لە 4-5 ساڵی ڕابردوودا جۆرێک لە هەماهەنگی لە نێوان کۆمپانیا و شەریکات و جۆرێک لە ئاڵۆگۆڕ و گۆڕینەوەی گروپات لە نێوان باشوور و ناوەڕاستی عێراق بە پلەی یەکەم زۆرتر ئەو گروپانە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوون سەردانی کوردستانیان کردووەوە بە پێی وەرزەکان گۆڕانکاری لە ژمارەی گەشت و گوزار بووە بۆ ئەوەی کە ئێمە چۆن لە ڕووی زانستیەوە لە ڕووی استراتیژیەوە با بڵێن هەڵسەنگاندنێک یاخود مەسحێکی هەر ئاوە سەرپێی سیرکەین بزانین ئێمە لەکوێی وەڵامدانەوەی ئەو پێداویستیانەین، لەکوێ ئەو بەرپرسیارەتیانەین، ئایا ئەو توانامرۆییەمان هەیە کە بتوانێت وەڵامی ئەو پێداویستیانە بداتەوە کە گەشتیار ئەیخوازێ، یاخود ئێمە ئەو زەمینە سازیەمان بۆ کردووە لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانی گەشتیار بە هەروەها لە ڕووی دامەزراوەی حکوومەت یان دامەزراوەی دەوڵەتیشەوە لەسەر ئاستی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی تا چەندێک دامەزراوەکانی هەرێم و ناوەند هەماهەنگ بوون لە ڕووی تەواوکردن یان هەماهەنگی بۆ کارکردن لەسەر بنەمای هەم زانستی هەم گەشت و گوزاری. ئەمەل خان بەش بەژێنە سەر ئەو پرسیارانە و جەنابەت وەڵاممان ئەیتەوە، بەڵام ئەگەر سەرەتامە لەو پرسیارەوە دەست پێ بکەم، گەشتیار کاتێک کە یەتە هەرێمی کوردستان بە مەبەستی ئەوەی کە گەشتێک دەکات بێوێت گۆڕانکاریەک بکات لەوەی کە بەردەوام ڕەنگە دەوامی هەبێت مەشغوڵیەتی ژیان، ینی کاتێکە دێتە شوێنێکی تر دەیەوێت جەوێک بۆ خۆی بگۆڕێ. گەشتیار کاتێکە دێتە هەرێمی کوردستان چی ئەوێت؟ بە دڵنیاییەوە ئەگەر هەر هاوڵاتیەک من ئەم
پرسیارە جگە لە بەرپرسانی حکوومەت و بەرپرسانی حزبە سیاسیەکانەوە بە من پرسیارە لە هاوڵاتیانەکەم با گوزەرێک بکەن بەناو بازارەکان بە شوێنە گەشتیارەکانە بزانن چەندێک گوێن لە زمانێکی غەیری کوردیە کە قساکات ئەوەی من تێبینیم کردووە هەر بۆ نمونە ئەمڕۆ کە سەردانی سۆرانمان کردووە لە هەر شوێنێک کە ئەیبینی ژمارێکی زۆر گەشتیاری عەرەب لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە سەردانی کوردستانەکەن. هاتنی گەشتیار بۆ کوردستان بۆچی دەیەوێت کاتێکی خۆش بەسەر بەرێ دەوێت دوورکەوێتەوە لەو پاڵەپەستۆ دەرونی و پاڵەپەستۆ کۆمەڵایەتی و ئابووری لە سەرەتی دەیەوێت دوورکەوێتەوە لە کۆمەڵێک با بڵێن شتی ناتەندروست و دەیەوێت ڕووبکاتە شوێنێک ناوچەیەک هەست بە ئارامی دەرونی بکە هەست بە ئارامی سیاسی بکە هەست بە ئارامی کۆمەڵایەتی بکە و هەست بەوە بکات کە ئەو دەیەوێ هەموو ئەو شتە خراپانە لە دەرونیە لە مێشکیە لە جۆرێک لە ئێنەرژی بۆ خۆی بگەڕێنێتەوە و دەیەوێت چاوی تێرکە لە شتە جوانەکان دەرونی پڕکە لەو شتانەی کە پێویستی پێیەتی و خاڵی بێتەوە لەو دیاردە قێزەونە یان ئەو ترس و دڵە ڕاوکەیە کە لە ناوچەکانی خۆی هەبووە بەڵام کاتێک کە دێتە کوردستانەوە ئەگەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوو بدات ئەمە وا کات کە جۆرێک لە ینی دوودەنگییان با بڵێن نائارامی دروست دەکات و ئەمە تەنها نەک کاریگەری بە تەنها بەسەر ئەو گەشتیارە یان بەسەر ئەو گروپەوە هەیە بەڵکو کاریگەری لەسەر کۆی پرۆسەکە دروست دەکاتەرەوەی کە لەم چەند ڕۆژێ ڕابردوو بەداخەوە بینیمان چەند گەنجێک لە شاری هەولێر و لە ئاکرێش بە هەمان شێوە ئەمە ڕوویدا ئەمە جۆرێک لە بە سیاسی کراواتە باشە ئەمەل خامن هەر لە سەرەتاشەوە ئەو پرسیارم لە جەنابەت کرد ئەم ڕووداوانەکە ڕوئەدەن و جەنابیشت باس لەواکەی کە ئەمە پرۆسەیەکە خزمەتکردن بە کەرتی گەشت و گوزار و بەردەوامی هەیە و ئێوە بەردەوام لەوان کە خزمەت بە کەرتی گەشتیاری بکەن ئەم جۆرە ڕووداوانەکە ڕوودەدەن تا چەند ئەو خزمەتی ئێوە دەخاتە ژێر پرسیارەوە تا چۆن کاریگەری خراپ بەجێ هێڵێ بە دوای خۆیدا 100% کاریگەری دروست دەکات چونکە هەر با بڵێن ناحەزانی با بڵێن بۆ ئەم پرۆسەیە یاخود خەڵکانێک کە دش بەو ئازادیان دش بەو با بڵێن ئەم جۆرە لە کارکردنیان ئەم جۆرە لە گەشت و گوزاریان هەنگاوەنێن بە نمونە بینیمان لە ناوەڕاست و باشووری عێراق هەندێک لە شەریکات هەندێک لە گروپەکان هەندێک لە خەڵکی عەرەب ڤیدیۆی زۆر ناڕاستیان تەسجیل کردووە باز لە کوشتنەکەن باز لە تەعزیبەکەن باز لە زۆر شتەکەن و ئەمە لە سۆشیال میدیا بڵاو یەکەنەوە بۆ ئەوەی وا بکەن کە ترس و دڵە ڕاوکیە بڵاو بکەنەوە ئەمە تەنها لەسەر هاتنی گەشتیار بۆ کوردستان دروست ناکە بەڵکو هەر ئەو ڕۆژەی کە ئەو حاڵەتە ڕوویدا لە هەولێر و لە ئاکرێ من لەگەڵ بەرپرسان و لەگەڵ خەڵکانی تایبەتمەند بەم بوارە وتم ئەمە دووبارە ڕەتفعلی خراپ لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستیش دروستەکە بۆ ئەو گەشتیارە کوردانەی یاخود بۆ ئەو کوردانەی کە سەردانی ئەو ناوچانە دەکەن واتە ئەمە با بڵێن لێکدانەوە یاخود خوێندنەوەی جیاوازی بۆ کرێەوە زۆر جارەچێتە قاڵبی سیاسیەوە زۆر باشە ئەمەلخان دواترە گەڕەمەوە لای جەنابەت قسەی زیاترەکەین ئەچمە لای میوانەکەم لە ستۆدیۆ دکتۆر یونس کەواتە خەڵک چۆن مامەڵە لەگەڵ ئەو گەشتیارانەدا بکات کە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان جەناب چاونەک پسپۆڕێک لە بواری گەشت و گوزاردا تێڕوانینی ئێوە چۆنە دەبێت ئەو کەسانەی کە بۆ نمونە لە هەرێمی کوردستاندان کاتێک هەر کەسێک لە هەر ناوچەیەکەوە بۆ گەشتکردن دێتە هەرێمی کوردستان ئێمە دەبێت چۆن مامەڵیان لەگەڵدا بکەین زۆر سپاس بۆ بەڕێزە سپاس بۆ میوانەکان سەبارەت بە هاتنی گەشتیار ئێمە یەکەمە بێ فەلسەفەی حکومەت بگۆڕین یعنی حکومەت چەندێک خۆی وعی هەیە بۆی لەگەڵ گەشتیارە مامەڵەکە و گەشت و گوزاری بە سێکتەری گرنگ داناوە بێگومان ئەگەر حکومەت بە چایەکی گرنگتر سەیری کەرتی گەشت و گوزار بکە ئەمە شۆڕەبێتەوە ناو خەڵکی ئاسایی چۆن ئێمە بۆمان دەرکە حکومەت گرنگی پێداوە لەو میزانی و بودجەی کە دیاری ئەکرێ لەو ئەوبەرهێنانەی کە ئەکرێ چەندێ بایەخ بە باڵەخانەکان درێ ئەی چەند بایەخ بە هۆتێل و مۆتێلەکانە درێت کە ئەگەر حکومەت ئەمەی کرد ئەمە کاریگەری ڕاستە و خۆی هەبێ لە هەمان کاتدا من پێم خۆشە باز لەوە بکەین پێشەوەی گلەی لەو گەنجانە بکەین لەو خەڵکە بکەین کە هێرشیان کردوە سەرەوە کە دیارێکی زۆر نەخوازراوە بیر لەوە بکەینەوە چەند ئێمە هۆشیاریمانداوە پرسیاری ئەوە بکەم بیرۆکەی ڕێزگرتن لە کەسانی بیانی یاخود کەسانێک کە بۆ گەشتکردن دێنە وڵاتەکەی ئێمە تا چەندم بیرۆکەیە ئەم هۆشیارێ بە خەڵک دراوە یعنی ئەو مافە دراوە بە ئێمە کە پێمان بوترێت تۆ دەبێت کاتێک گەشتیارەکە دێتە وڵاتەکەت بەم شێوەیە مامەڵی لەگەڵدا بکەیت بەداخەوە زۆر جایە مەسیر بکەین ڕەنگە و هاوڵاتیانەی کەم کاریان کردوە بە دراسی قوڵی لەسەر بکرێ ئایا وعیان چەندێکە هەڵگری بڕوانامەن یان نا بە چ دافعی ئەمەیان کردووە لە وڵاتانی پێشکەوتوو ئەگەر هاوڵاتیە دارێک بشکێنێت
لەوا کۆڵێتەوە ئایا دافعی هەبوو یان نەی بووە ئەڵێگە دافعی بۆ پێم باشترە دافعەکە ناهێلم ئەگە دافعی نەو بێ ئەو مەترسیدارە بۆیە ئێمە زۆر جاسەیکەین ئەو گەنجەر لی بپرسە ڕەنگە بووی دەرکێ بڵێ بۆ ئەو پاری پێ و من پێم نییە بۆچی ئەو دێوە ناوچەکانی من ناتوانم تەمەتوعی پێوەکەم ڕەنگە فاکتەری ترشە بێ بۆیە زۆر جابێ هۆشیاری لە ئاسی گشتی ئێمە کۆمەڵە سێمینار و وەرکشۆپمان ڕێخست تەمەشاکەین نەک تەنها لە ناو هاوڵاتی ئەتیادی لە حدودەکان تەمەشاکەین لە مەتارەکان تەمەشاکەن لە شوێن نیشتە جێبوون و مانەوەکان قسە تەمەشاکەین ئەو وعیە نییە زۆر جاگەسێ ڕستۆران و مەطعمێکی خۆمان بکەین نەگەشتیارە منێکی هاوڵاتی کە بچم دابنشم داوای خواردنیە بکەم ئەگە خواردنەکەی من خواردنێکی سادە و ئەتیادی بێ ڕەنگە بەکو پێویست نەیە بەدەمەوە بۆیە ئەو سێ ئەو مەبلەغی پارەیەکە کە من خەرجم کردووە سەیری ئەوە ناکەم من چەند دێم و چەند ئەمێنمە و چەند جارەگەڕێمە بۆ ئەو شوێنە لە گەشتیاری گرنگ نییە عەدەدی چەندێ 3 ملیۆن دێ 4 ملیۆن دێ لەوە گرنگتر ئەوەیە چەندێکە مێنێتەوە و چەندش خەرجەکە وەلامان کات ئێمە تەماشا بکەین بۆ ینی ئێمە وا هەست دەکەین کە ئەو کەسەی کە گەشتیارە و دێتە وڵاتی ئێمە لە حەقی ئێمە ئەخوا ینی ئێمە بۆ وا بیر نەکەینەوە کە ئەمە پارێک ئەهێنێ لەگەڵ خۆی دواتر داهاتی وڵاتی منی پێبەرز ئەبێتەوە بەڵام ئەم بیرکردنەوە لە لای خەڵکی ئێمە هەیە تەنانەت کاتێک دەچینە سەیرانێکیش ئەگەر کەپرەکەی تەنیشتمان کەسێکی گەشتیاری لێ بێتەوە تە لە کەسێک بێ کە لە هەرمەکەی خۆمان نەبێ ڕەنگە پێمان ناخۆش بێ کە لەوە دابنیشین ئەڵێن چواردەورمان فڵانە ماڵی لێیە ینی ئەم حەق و ڕقە بۆچی ئەم هەڵەتێگەشتنە بۆچی ئێمە هەست دەکەین ڕاستە ئێمە حبی نەتەوەی خۆمان و ڕێزگرنەوەی خۆمان و کارەساتی زۆرمان بینەوە بەڵام ئەبێت تێکەڵی نەکەین زۆر جا ئێمە بەداخەوە کەسانی گەورەمان کە شیعارات هەڵێن قسە ئەکەن زەرری زۆر گەورە ئەدەن بۆ نمونە وامان تێگەیان و هەموو عەرەب دژی ئێمەیە هەموو تورکمان دژی ئێمەیە من زۆر جا بە خوێندکارەکان بڵێم لە هۆڵی محازەرە ئەڵێم ئەگەریان بەم نەزڕەیە تەماشاکەنەوەی سنوورەکانمان داخین کەس نەیە بە وڵاتمان بۆ لەبەری بەریتانیا داگیری کردوین ئەمریکا وای لێ کردوین ئیسپانیا وای کردووە هۆڵندیەکان وای کردووە تورک وای کردووە بەڵام ئێمە بێ باقلێتێکی تر بین من بە پێچەوانەوە ئەڵم زۆر جاگەر گەشتیارێکی بیانی هات تۆ نەڕێزی لێ بگرە کە یەکسەر لە شوێنی خۆی بیر کاتەوە بڵێ بەڕاستی نابووە کورد ئەنفال کرایە نابووە کورتی ماباران کرایە یعنی بۆی بۆ وێنێکی جوان نیشان بدەیت من زۆر جا بڕوا بکە بە خوێندکارەکان ئەڵێم بە سیاری خۆتانش بن بۆ شوێنەکان بۆی ئەو وایان تێگەیانەوە کە میلەتی کورد میلەتێکی درڕندەیە میلەتێکی خراپە بۆیە جنۆسای کراوە بۆیە وا کراوە تۆ چۆن نەتوانێم حەقەتەی بۆ بسەنوێی لە ڕێستۆرانەکەت لە هۆتێلەکەت لە مەطعەمەکەت لەو شوێنانەی کە هەیە ئەو گەشتیارە دێت زۆر جابێ وەکو میوانێت تەماشایکەن ئەگەر میوانێ بێ بۆ ماڵەکە چەند ڕسپێکتێکی و ڕێزی لێگری ئەو چەند دڵخۆشە ئەگەر ڕێزی لێ نەگری جا ئەم قسەیە بۆ کەسانی بیانی چەند ڕاستە من کۆمەڵێشتم لایە جاری وایە گەشتیاری بیانی هاتووە تەنها لە مەتارە گەڕاوەت بۆ وڵاتەکەی خۆی هەستی بۆ ڕسپێکتە نەکردووە ئەو گەشتیارە ئەو ڕوبەڕوبنەوەی کە بەرامبەر گەشتیارێک دەکرێت ئەگەر بە شێوەیەکی خراپ بێت تۆ پێت وایە کاریگەرێکی زۆر بێگومان یەکێ لەو شتانەی کە هەڵەمانێ جاری وایە من موچەخۆرم لە شوێنی خۆم لە دەستگایەکی گەشتیاری ئیشەکەم لە هۆتێلێک لە مۆتێلێک لە شوێن موچەکەم تاخیرە بێ پێم وایە بێ حەقە بکەمەوە لە گەشتیارەکە جاری وایە ئەبینم من پۆلیسم ئاساییشم لە دەستگا ئەمنیەکان ئیشەکەی خۆم زۆر پیرۆزە وەزە بێ لێم تێک نەچێ ئەمە گەشتیارە یەکێ لەو شتانەی کە زۆر میمە گەشتیارێ لە وڵاتێکی تر دێ ڕەنگە ماندوو بێ ڕەنگە 24 ساعات نەخەوت بێ ڕەنگە ترسی ڕێگای هەبوو بێ ڕەنگە سترێسی ئەو بێ کە دێتە وڵاتەکەی تۆ چاوەڕشتی ترە یان زۆر جا دەبینی گەشتیارێ دێت گەشتیاری عەرەب و ئەوانەی کە دێن سیارەکانە لە شوێنە پارکینەکەم بەدڵی من و تۆ نییە بەڵام ئێمە ئەوێ بزانین چەند ئەو ئەزانێ ئەمە ڕێپێدراو نییە مۆبایلەکەی بەکارێنێ چەند ئەزانین ئەو ڕوڵ و یاسا و قانونی ئەمە شارەزایە بە تایبەت خەڵکی بیانی دێ من زۆر جا پێشنیارم کردو وتمە بەڕێزان لە مەتارەکان لە شوێنی ئیقامەکان لە دام و دەستگاکان میکەنە سەر کەناڵی ڕاگەیاندی خۆمان باسی تەقینەوە و کوشتار و کوشتنەکە بیکەنە سەرەوەی چۆن هۆشیاری بدەی بە گەشتیارەکان بڵێ لە وڵاتی من یاساکان وایە لە وڵاتی من ئەگەر جامتایەک دێین لە مەتار ئاوا کەشفەکرێ نایلم ئەم دە بە ئاوە ئەو 2 ساعاتەی کە لە شوێنە دانشێتۆ ئیقامەکە یا ڤیزەکە یاخود پاسپۆرتەکەی بۆ چێکەکەی ئەو 2 ساعاتە هەر لە شاشەکەەوە ئەگەر زمانەکەی تۆشتێنەگە ئەتوانێت لە سوورەکان ببینێت چی لای تۆ ڕێپێدراوە چی لای تۆ ڕێپێدراو نییە زۆر باشە ئەگەڕێمەوە لا دکتۆر یونس خاتو ئەمە لەگەڕێمەوە لای جەنابەت چەندین بیرۆکەی جوان هەیە بە تایبەت بۆ کەرتی گەشت و گوزار کە دەکرێت گرنگی زیاتری پێ بدرێت ئێوە تا چەند پرسوڕا دەکەن بە کەسانی پسپۆر بە تایبەت لە مەجای گەشت و گوزار بۆ نمونە دکتۆر یونس کە لای من ئامادە و پسپۆرە لە مەجای گەشت و گوزارە کۆنتاکتی ئێوە هەماهەنگی ئێوە چۆنە تا چەند پرسوڕا دەکەن بۆ ئەوەی بیرۆکە فکری جوانتر لە مەجای گەشت و گوزاردا بێنە کایەوە بۆ ئەوەی کە بتوانن خزمەتێکی باشتر بە کەرتی گەشت و گوزار بکەن زۆر سپاس حتمما ئێمە هیچ بەرنمەیەک یاخود هیچ پلان و استراتیژێک بە تەنها ناتوانین دەستنیشانی کەینیاندای بڕێژین ئیلا بە ڕاوێژ و بە سوود وەرگرتن لە ئەزمون و لە پسپۆڕی لایەنە پەیوەندیدارە جیاوازەکان
من لە هەر شوێنێک کارم کردووەیەکێ لە سیاسەتەکانی کارکردنم ئەوەیە کە دەبێ بۆردێکی ڕاوێژکاری خۆبەخشی لە پشتمەوە بێ بۆ ئەوەی ڕێنوێنیم کا بۆ ئەوەی هاوکارم بێ بۆ ئەوەی ڕێنیشاندەرم بێت لەوەی کە چی شتێک باشە چ شتێک لاوازە چ نقاتی قووەت کامەیە کە دەستی پێکەین هەلەکان و دەرفەتەکان کامانن کە بیقۆزینەوە و خاڵی بەهێزمان کامایە کە زیاتر بەهێزیکەین لاوازیەکان چۆن چارەسەر بکەین و هەر بۆ ئەوەش بەڕێز دکتۆر یونس یەکێکە لەوانەیە کە لەگەڵ یا گفتوگۆم کردووە کە لە بۆردی ڕاوێژکاریەکە بە سپاسەوە ینی وەڵامی داینەوە کە ئێمە هاوکارمانە بێ چەندین کەسایەتی تر هەیە کە شارەزایی و پسپۆڕی هەیە لە بواری گەشت و گوزار بەس خۆی لەو کەرتە ئیش ناکە بەڵام ئامادەیی دەربڕیوە ئێمە ئەمانە بۆ چیەکەین بۆ ئەوەی کە هەموو ئەو دیاردە ناپەسەندانە یاخود هەموو ئەو کەم و کوڕیانەی لە کەرتی گەشت و گوزار هەیە کە جەنابتان خۆتان زۆر بە جوانی ئاماژەتان بەوەدا کە لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی جیهان چۆن ئەم کەرتە توانیوێتی لە ڕووی پەرەپێدان لە ڕووی بەگەرخستنی توانە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی بەکارخستنی دەستی کار و بەهێزکردنی دەستی کار و ڕەخساندنی هەلی کارکردن هەلی یەکسان بۆ ئەوە چۆن وا بکەین گەشت و گوزار لە کوردستان ببێتە گەشت و گوزارێکی مەدەنی شارستانی و ئەو توڵانە چیەکە بەکاریە هێنین یەکێک لەو دیاردانەی کە بەداخەوە لە هەر بابەتێک لە هەر گرفتێک کە ڕووەدات کاتێک کە تۆ حاڵەت ڕوئەدات کاتێک کە تۆ بە سانایی سەیری ئەو حاڵەتە ناکەی کە بە وردی دراسی ناکەی و مەترسیەکان و لێکەوتەکانی مەودای دوور لێک نادەیتەوە بە زانستی و استراتیژی سەیری ناکەی دوایی دەبێتە دیاردە و دیاردەکە زیانی گەورەی پێدێت لە میانەی ئەم پەلاماردانیان ئەم جۆرە لە هەڵسوکەوتە ناتەندروستانە بە نمونەیەکە هێنمەوە لە پەسەندکردنی یاسای قەرز لە پەرلەمانی عێراقا لە دەیان تۆڕی کۆمەڵایەتی لە سۆشیال میدیایە لە فەیسبوکەکانە خەڵکانێکە بوون کە توندڕەوی قەومیان هەیە تعسوبی قەومیان هەیە زۆر قسەی نابەجێ و زۆر قسەکانیان ئاماژەکانیان بۆ بووکەهانی گەنجان بدات چۆن پەلاماری عەرەب بدەن عەرەب وای کرد عەرەب لە کاتێکا کە ئەمە دوشتی زۆر جیاوازە کەواتە تۆ دەبێ هەموو ئەو ئاماژانێک کە لە بواری میدیاییە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری سیاسیە هەموو ئەو زاراوە و هەموو ئەو چالاکیانە یان ئەو ڕەفتارانەی کە دش بەم پرۆسەیە ئەنگانە دەبێ بەری پێ بگری و دەبێ هەنگاوی بۆ بنی زۆر باشە ئەگەڕێمە وڵات بەڵێ ئەمە کۆمەڵێک ئامارمان لە بەردەستە ئەگەر هاوکارانم خشتەکە بخەنە سەر شاشە ژمارەی ئەو هۆتێلانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن ئەگەر باسییان لێ بکەین لەگەڵ مۆتێل و ئەپارتمان و گوندە گەشتیاریەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر باس بکەین لە هەولێر و لە سلێمانی و لە دوهۆک و لە گەرمیان وەکوی گشتی بە شێوەیەکی گشتی باس لە ئامارەکان بکەین ژمارە ئەو هۆتێلانی کە لە هەرێمی کوردستاندا هەن لە هەولێر ژمارەیان 284 هۆتێلە و لە سلێمانی 98 هۆتێل و لە دوهۆک 74 و لە گەرمیان 3 واتە کۆی گشتی 459 هۆتێل لە هەرێمی کوردستان بوونیان هەیە مۆتێل و ئەپارتمان لە هەولێر 104 مۆتێل و ئەپارتمانت هەیە لە سلێمانی 108 لە دوهۆک 49 لە گەرمیان 1 واتە کۆی گشتی لە هەرێمی کوردستان 262 مۆتێل و ئەپارتمانت بوونیان هەیە تایبەت بە گوندی گەشتیاری لە هەولێر 30 گوندی گەشتیاری هەیە و لە سلێمانی 35 و لە دوهۆک 2 و لە گەرمیان 2 کە کۆی گشتی 69 گوندی گەشتیاری بوونی هەیە توانای وەرگرتن لە هەولێر 35192 واتە دەتوانرێتە ئەو ڕێژەیە گەشتیار و خەڵکی ئاسایش وەربگیرێت لە سلێمانی 13015 و لە دوهۆک 11763 و لە گەرمیان 401 واتە کۆی گشتی توانای وەرگرتن لە هەرێمی کوردستان 6371 کەسە ئەو ژوورانەی کە بوونیان هەیە لە هەولێر 13494 ژوور بوونی هەیە کە دەتوانێت بکرێتەوە بەڕووی گەشتیاراندا و لە سلێمانی 6128 ژوور بوونی هەیە و لە دوهۆک 4079 ژوور هەیە و لە گەرمیان 119 کۆی گشتی 23820 ژوور دەتوانرێت بەڕووی گەشتیاراندا بکرێتەوە لە هەرێمی کوردستاندا تایبەت بە ڕێستۆرانت و کافتریا لە هەولێر 425 ڕێستۆرانت و کافتریا بوونی هەیە و لە سلێمانی 628 و لە دوهۆک 260 و لە گەرمیان 30 واتە کۆی گشتی 1343 ڕێستۆرانت و کافتریا لە هەرێمی کوردستان بوونی هەیە تایبەت بە ژمارەی گەشتیار لە هەولێر 1,983,391
گەشتیار دەتوانرێت بچێتە هەولێر و ئەو ڕێژێ بەردەوام لە زیادبوونیشدایە و لە سلێمانی 1,160,760 و لە دوهۆک 618,638 لە گەرمیان 47,194 واتە کۆی گشتی ژمارە گەشتیاران لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین 3,789,938 تایبەت بە ژمارەی گەشتیاران. ئەگەر باسێک لە هاتنی گەشتیاران بکەین بۆ هەرێمی کوردستان بۆ ساڵی 2010 و 2019 واتە بەراوردێکەکەین لە نێوان ساڵانی 2010 بۆ 2019 لەبەر ئەوەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئاماری 2019 بۆ 2020 ئەم بەراوردە لە ئێستادا نەکراوە، بەڵام ئەو خشتەی کە ئێمە دەخینە سەر شاشەکە تەنها ئاماری هاتنی گەشتیارانە بۆ هەرێمی کوردستان لە نێوان ساڵانی 2010 بۆ 2019. لە پارێزگای هەولێر لە ساڵی 2010 1,644,942 گەشتیار سەردانیان کردووە. لە ساڵی 2019 بۆ تا 1,983,391 واتە بە ڕێژەی لە سا 21 ڕێژەکە بەرز بۆتەوە. لە شاری سلێمانی ڕێژەی هاتنی گەشتیاران لە ساڵی 2010 1,007,296 گەشتیار بووە. لە ساڵی 2019 بۆ تا 1,40,760 کەس واتە بە ڕێژەی لە سا 13 بەرز بۆتەوە ڕێژەکە. لە دوهۆک هاتنی گەشتیاران بۆ ساڵی 2010 358,520 کەس بووە. بۆ ساڵی 2019 ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 618,638 واتە بە ڕێژەی لە سا 73 هاتنی گەشتیار لە دوهۆک لە ساڵی 2019دا بەرز بۆتەوە. لە گەرمیان بۆ ساڵی 2010 46,884 کەس بوون، دواتر بۆتە 47,194 کەس لە ساڵی 2019 واتە بە ڕێژەی لە سا 1 هاتنی گەشتیار لە گەرمیان زیادی کردووە. ئەمە وەک ئاماژەم پێکرد ئەم ئامارانە بەراوردێک بوون لە نێوان ساڵی 2010 بۆ 2019 بەڵام بەراوردی ساڵی 2019 بۆ 2020 لە ئێستادا نەکراوە. وەک دەزانین ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ڕەنگە هاتنی گەشتیاران بە شێوەیەکی زۆر باش داوازی بێت. دەچمە لای شکور عەزیز جێگیری سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەیە. کاک شکور سڵاوت لێبێ. ئێمە ئامارێکمان خستە ڕوو تایبەت بە گەشتیاران و ئەو ڕێژەی کە باسمان کرد لە نێوان ساڵانی 2010 بۆ 2019 کە زیادی کردووە و ئەم ڕێژێش دەکرێت بەردەوام لە زیادبووندا بێت. ئێوە وەک میوانخانە و چێشتخانەکان و ئەو شوێنانەی کە بەڕووی گەشتیاراندا دەکرێتەوە. ئێمە باسمان لە کەرتی گەشتیاری کردووە لە هەرێمی کوردستاندا. ئەو پرسیاری کە بۆ جەنابتان گرنگە لە بابەتی هۆتێل و میوانخانە و چێشتخانەکان تا چەند دەتوانن بە شێوەیەکی باش خزمەت بە گەشتیاران بکەن؟ سڵاو ڕێزم سڵاو بۆ میوانەکانت بۆ ئەمەلخان و بۆ جنابی کاک دکتۆر. بەڕاستی ئێمە کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان کە هەماهەنگێکی تەوامان هەیە لەگەر کارژێڕی هۆتێل و کافتریا و ڕێستۆڕاند و هەموو بنکە گەشتیاریەکان. پێشەشی ئەو ئامارانەی کە جەنابەت خستە ڕوود لە شارەکان لە هەر سێ شارەکان ئامارەکان زیاترن لەوەی کەەوەی جەنابەت دەیدەی خاستن لە هەولێر و دووهۆک و سلێمانی و لە ئەمە لە کۆی گشتی لە کوردستان زیاتر لە 868 هوتێل و متێل و گوندی گەشتیاریمان هەیە و 1050 مەرفەقی سیاحی و مەتاعم و کافتریامان هەیە کە ئەوانە ژمارەیەکی زۆرن و کۆی گشتی ژوورەکان لە هەولێر و دووهۆک و سلێمانی نزیکەی 29,500 ژوورە کە ئەوەش زیاتر لە 74,990 خەڵکی لە خۆدەگری لە هەرێمی کوردستان. داتایەکانی لای جەنابەت لەگەڵ ئەو داتایانەی لای ئێمە بڕک فەرقێکی هەیە. ئێمە وەک کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان هەماهەنگێکی بەردەواممان هەیە لەگەر دەستەی گشتی گەشت و گوزار لەگەر بەڕێز خات و ئەمەل کە ئێستا سەرخاڵی زۆر کار و کۆنفرانسن ڕێک بێخن بۆ پێشبڕچوونی گەشت و گوزار بە تایبەتی لە شوێنە گەشتیاریەکان لەو شوێنە گەشتیارانێکی لە دەرەوەی سنتەری شارن. ئێمە زیاتر هاندانی گەشتیاران دەکەین کە هاندانی
بەرهێم هێناران دەکەین ئەوانەی کە ئیسtismار دەکەن لە بنکە گەشتیاریەکان لە دەرەوەی سنتەری شار هوتێل و متێل و شوێنی ئەوانەوە بکەن لۆ ئەوەی ئەو شوێنە گەشتیاریانە خەدەماتی زیاتری تێدابی تاوەکو گەشتیار زیاتر بتوانین ڕوو لەو شوێنانە بکات. کاکشکور چاودێری ئێوە چۆنە لەسەر ئەو شوێنە گەشتیارانە وەک جەنابەت ئاماژەت پێکرد ڕێژەیەکی زۆرە ئێوە چاودێری بەردەوامتان هەیە لەسەر ئەم شوێنانە تا خزمەتی باشتر بە گەشتیاران بکەن؟ بەێ ئێمە لە لیژنەکانی قایمقامەتی قەزای ناوەندی مرکزی هەولێر و دهۆک و سلێمانی کە لە هەر سێلخەکان هەیتمان و لەگەر دەستەی گشتی گەشت و گوزار و لەگەر بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەموو بەڕێوەبەرەتیەکان لە لیژنەکان بەشدارین کە سەردانی ئەو شوێنانە دەکەین بە دوواداچون دەکرێت لە کێشەکان لە هەر شوێنێک لە هەر هوتێل لەگەن ڕێستۆرانێک ئەگەر کێشە یان گرفتەیەک هەبیتن ئێمە وەکو کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان لەگەر لیژنەکان ئامادە دەبین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و پەیوەندی بەردەواممان هەیە لەگەر خاوەنی کارجێڕی و خاوەنی هوتێل و ڕێستۆران و کافتریاکان. زۆر باشە ئەگەڕێ مۆلا دواتر کاکشکور دکتۆر یونس ئەگەر باسێک ئێمە بەشێکی گشتی باسمان لەوە کرد کە چۆن کەرتی گەشت و گوزار بەرەو پێش بەرین ئەکرێت پەنجە بخێنە سەر ئەو کەم و کورتیانەی کە تا ئێستا لە کەرتی گەشت و گوزاردا هەبووە؟ بەڵێ سەبارەت بۆی کەم کورتەکان بەڕاستی زۆرن بەشێکی لەو کەم کورتیانە ڕەنگە باردۆخی نەخوازرا هاتوێتەکایە بەڵام بەشێکی بەڕاستی ئێمە تایە مقەسر بووینە کاڵم ئێمە هەموو ئەوی لەو بوارانە ئیشەکەن هی مەسەڵەن ئێستا تەماشا بکە ئێمە ئەستێرەکان کە دراوە بە هۆتێل و بە مۆتێلوانە بەڕاستی چەندین جا پێشنیارن کە پێویستی عادەی نزڕەیە بکرێت و لەسەر ئەو هۆتێل لەسەر ئەو ئەستێرانە هەر ئەستێرێکە دێعنی خەدەماتێکی تر ئێستا 5 ئەستێرەیە دەیتێ زۆر جا گەشتیارێکی بیانی دێ بە نیەتی 5 ئەستێرەیە دێ بەس دوایی کە لە هۆتێل و مۆتێلەکە مێنێتەوە دوای سیرەکە 5 ئەستێرە نییە سیرەکە جاروایە پێ هۆتێلێکی سیاحی لەگەڵ هۆتێلێکی شعبیە دوای سیرەکە بچواتە شعبیەکە ڕەنگە باشتر وایە سیاحەکە تەمەنەوە باسی گشتیەکەم لە هەمان کادا ئەوەی کە بەلامەوەینە زۆر جا لە پێشووتر ئەوترا هەر چێشخانەیەک هەر ڕێستۆرانە لە جەژنانەی کاتەوە وا ئەکرێ بەرامبەری ئەی بۆ وا ئەڵێیت بڵێ هەر چێشخانە و ڕێستۆران دێ لە کاتی جەژنابی کاتەوە من پاداش تێکەم من زەڕیبەی کەمتر لێوەرەگەم من ئەیکەمە ناوی لیستێکەوە کە بێتە یەکەمی چێشخانەکان دکتۆر یونس زۆر جار لە کاتی پشوەکاندا ئێمە دەبینین لە کاتی پشوەکاندا تۆ زیاتر گەشتیار ڕوو دەکاتە شوێنەکەی تۆ بەڵام هەندێک شوێن هەیە کە گەشتیار پێویستی پێێتی ڕووی تێدەکات لە کاتی پشوەکاندا نییە مۆزەخانەکان زۆر جا شوێنی شوێنەواری کە تۆ لە ڕۆژی جمعان و شەمانە بکەیت و گەشتیاری ناوخۆ بە تایبەت ئەو کاتانە دێ بۆ ئێرە زۆر جا ئەبینی تۆ متابعە و ڕقابەمان زەعیفە لەو بوارە هۆتێلەکە جەختەکاتەوە گەشتیارێکی بیانی پاسپۆرتی هەیەیان نا جەخت ناکرێتەوە سەروێ ئایا فۆرمێکت داوە بۆ گەشتیارە بڵێ چەندێک خەدەماتەکەی منت بەدڵە ئایا جاریتر دێیتەوە بۆ کوردستان ئایا جاریتر دەهاتیتەوە لەگە خێزان و عایلەکە دێت یا بەتەنیا دێیتەوە بۆی من بزانم چەندێکم کورتەکانم لەکوێیە ئێمە ئەوەی کە پلانێکی عشواییمان هەیە ینی خەڵک خۆی پلاندا ئەنا چۆن گەشتیار بێنێ چۆن ئەوە بێ لە هەمان کات تەماشاکەین ئێمە جانەوەیکی ترمان لەبیر نەچێ حکوومەت و دەستگای پەیوەندیدار ژووک و پێویست ئاوەری لە هۆتێل و مۆتێلە چێشخانەکان نەداوەتەوە بۆ نمونە سەری ئەو کارەبا و ئاوەی کە ئەدرێ بە هۆتێلێکە بێت جیاواز بێت لە ماڵێک چونکە بێ مەدعوم بێ یان لە کاتی قەیرانەکان هەر هۆتێلی و مۆتێلێ نابێ زەڕێبەی زۆری بەسەرا بسەپێنی چونکە ئەو حەقەکەی لە سایە حکاتەوە ئەگەر ژوورێکی مانەوە $50 بێت لە کاتی تۆ زەڕیبەی زیاد لێوەرگەوەی کا بە $70 بە $70 بێ بیرمان نەچێ ئێمە لۆکەیشنەکەمان کەوتۆتە بینی ئێران و تورکیا هەم دراوەکانیان نزمە هەم زۆر جا بڕوا بکە جاری وایە نرخی هۆتێلێک و مۆتێلەکە مقارنەیەکی لێ لەگەڵ ئێرەیە ڕووە کاتە ئەوێ بۆ هەرزانترە کەمتر ئەکەوێت لەسەری بۆیە ئێمە ئارامیکی زۆر باشمانێ استقرارێکی زۆر باشمانێ بەڵام بۆکو خەدەمات دەت و ستراکچە زۆر زعیفین بۆ نمونە ئەچێتە ناوچێکی گەشتیاری کابرا معاوەقە شوێنێکی نییە بۆ معاوەقەکان کابرا ئەچێ بۆ شوێنی خزمەتگوزاری بەسیتیوێ لێ نییە وەکو پێویست ئەکری ئەم شتانە من قەت ناڵێم ئەوە بیانوە دارایی زعیفەوانە من پرسیارێکم لە خاتو ئەوە کردوتم پەرستکردن ڕاوێژکردن بە کەسانی پسپۆر لەو بوارەدا جەنابتان پێتان وایە تا چەند ئەم ڕاوێژە گرنگە یعنی ئەم شتانی کە تۆ باسێک ئەگەر بە مناقەشاتێک بکرێت ڕەنگە هەر کەسێک ڕای خۆی بڵێ شتەکان بەرەو باشتر بێگومان من نەبێتە مجامەلە دەستخۆشیە ئەمەلخان خۆی لەم هەفتەی پێشوو مناقەشی ئەم بابەتانەمان هەبووە لەگەڵیاوە زۆرش ینی هەوڵەدا کەسانی شارەزا و پسپۆر بێن بەڵام مشکلەکە لە چێجاری وا هەیە
ئەم وعیە بەسەر هەموو سێکتەرەکان جێبەجێ ناکرێ زۆر جا فکرەکە هەیە معلوماتەکەی زانیارەکەی بەڵام دیتە سەر جێبەجێکردن نابێ بۆ نمونە ئێمە کابینەمان هەیە کابینی گەشتیاری بۆ نمونە کەپرمان هەیە چەندین جاروتمانە بیدە بە کۆمپانیایەک من سعات 6 بیانی هەموو خەڵک ڕوو نەکاتە دوکان من بتوانم کەپرەکە حجز بکەم ژمارە 32 33 و 34 لێرە پارەکە دەفعەکەم و من هەر کات بڕۆم مڵشی منە نەک ئیزدیحامێ لە ڕۆیشتن لە هاتن دروست بێ زۆر جار ڕێستۆران و مەطعەم و هۆتێل و مۆتێلەکان ئەبێ عادە نەزەرێکی تەواو بکرێتەوە لە هەموو ڕوویەکەوە فۆرمێ تەوزیع بکرێت تەقیم بکرێتەوە وشتێ زۆر گرنگە زۆرجار دەفعی معنەوی چییە دافعی معنەوی یاخود هاندانێک تۆ بێ ساڵانە لە ڕۆژی گەشتیاری جیهانیمانەیە کە لە سێپتەمبەر و عادەتەن ئەوانەی نەکرێ وەرە لەو ڕۆژەیە هۆتێلەکان مۆتێلەکان ڕێستۆرانەکان وەجبەیەشیان پاداش بکە هانیان بدە بڵێ بوونە بە یەکەم و دووەم و سێم بەس بە شێوازێکی تەقلیدی نا زۆر جا ئەڵێ یەکەم و دووەم و سێم بەس نازانین لەسەر چه ئەساسێ بووە زۆر باشە کەواتە خات و ئەمەل ئەم کەم و کورتیانی کە باسمان کرد و دکتۆر ئاماژەی پێ کرد ئێوە تا چەند کارتان لەسەر کردووە بە دڵنیاییەوە ئێمە کەرتەکانمان دابش کردووە بەسەر چەندین بواری جیاواز لە ڕووی هەیکەلیەتەوە لە ڕووی بەرپرسیارەتی هەر یەکێک لەو سێکتەرانەی کە هەیە لە ڕووی کارکردن بە پلان و بە بەرنامە بۆ نمونە کەرتی تعلیمی چۆن وا بکەین دەرچوانی گەشت و گوزار پەریان پێ بدەین تواناکانیان پێشخین و ببن بە بەشێک لە پێداویستی بازاڕی کار لایانی پسپۆڕی چۆن ئێمە وا بکەین ڕێبەری گەشتیاری لە ڕووی پسپۆڕیەوە واتە ڕێبەری جۆری گەشتیاریەکان جۆری گەشت و گوزاری عیلاجی گەشت و گوزاری تەرفیهی ژینگەیی وەرزشی هونەری کەلتوری و ئاسەوار و ئاینی و هەتا دوایی جگە لەمانە ئێمە پێویستمان بەوەیە کە هانی کەرتی تایبەت بدەین کە زۆرتر دەرفەتیان بۆ بڕەخسێنین کار ئاسانیان بۆ بکەین کە چۆن بێن استثمار بکەن لە کەرتی گەشت و گوزارە بۆ ئەمە بەسپاسەوە لەگەڵ دەستەی وەبەرهێنان ئێمە لەسەر بەیەکەوە هەماهەنگیەکی باشمان هەیە کە بتوانین کارەکان بکەین وەکەوەی جەنابی دکتۆر وتی ئێمە بە تەنها ناتوانین ئەم بەرپرسیارەتە بگەێنینە هەدەفی کۆتایی لەبەرەوەی کە ئەرکەکەی ئێمە یاخو بەرپرسیارەتەکەی ئێمە لە استراتیج و لە سیاسەتی گەشت و گوزارە پەیوەندی بە چەندین وەزارەتی جیاوازەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی تیجارە وەزارەتی دارایی و هەتا دوایی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە و وەزارەتی ناوخۆ و لایەنەکانی تر بۆ ئەوەش پلانمانداناوە چۆن وا بکەین لە بازگەکانی هەرێمی کوردستانەوە هەتاکو لە سەر شەقامەکان هەتا لە ناو بازار هەتا لە شوێنە گەشتیارەکانە چۆن وا بکەین سەرنجی گەشتیار ڕاکێشین چەند جاری کەش وتومە شۆفێرێکی تەکسی ڕۆڵی دەبێت لە ڕاکێشانی گەشتیار بە وڵاتەکەمان زۆر باشە ئەمەلخان لەسەر ئەو قسەی جەنابەت ئەوەستم لەسەر ئەو قسەی جەنابەت ئەوەستم ئەگەڕێ وڵات ئەچمە لای کاکشکور چۆن وا بکەین بەتایبەت وەکو میوانخانە و چێشتخانەکان و هوتێلەکان سەرنجی گەشتیار بەلای خۆماندا ڕابکێشین یعنی ئێوە کارتان لەسەر ئەوە کردووە بێگومان ئەو بە پێشکەشکردنی خزمەتگوزاری و دابینکردنی هەندێک شت وەک دکتۆر نووس ئاماژەی پێکرد زۆر جار گەشتیارێک ڕەنگە خاوەن پێداویستی تایبەت بێ کاتێک دەچێتە شوێنێکی گەشتیاریەوە ئەو شتانی کە ئەو پێویستی پێێتی ڕەنگە لەو شوێنەدا نەبێ کەواتە ئێوە تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە ئەو شتانە بکەن کە بتوانن تێڕوانینی گەشتیارەکان بەلای خۆتانە ڕابکێشن بەڕێ ئێمە بە هەماهەنگی لەگە دەستەی گشتی گەشت و گوزار لۆ پۆلینکردنی ئەو هوتێل و ئەو گوندە گەشتیاریانە تیمی پشکنین کە ئەمەلخان لەوانەیە ئاگدار بیتن تیمی پشکنین و پۆلین لەسەر ئەپلیکیشنێک کار دەکاتن کە لەسەر ستاندەری عالەمیە ینی پێدانی ئەستێرە لە بۆ هوتێلێک 4 ئەستێرە بیان 5 ئەستێرە بی بە ڕمەچینی هەرکەس بچیت و خۆی دایبنێتن ئەوە لەسەر چەندەها خاڵە کۆ دەکرێتەوە کە ئەپلیکیشنەکە بڕیار دەدەکە گەیشتە چەند خاڵێک و دەبتە خاوەنی ئەو ئەستێرەیان دەبتە خاوەنی زیاتر لە 5 ئەستێرە 5 ئەستێرەی یەکانش ئەوانەیە کە لە هەرێمی کوردستان زۆربەی زۆریان ئوتێلی تقریبن بڕاندن ینی ئوتێلی ئەتیادی نینە ئوتێلێک لەسەر مستەوایەکی 5 ئەستێرەی ئەنتەرناشنال دووەلی کار دەکەن و ئەوانی تریشیان بەڕاستی ئەمن بە فەخرەوە دەیرم هوتێلەکانی ئەوانەی لە هەرێمی کوردستان ئەم لە زۆر شارانی وڵاتانی تریشم بینیوە هیلای ئێمە یعنی 2 ئەستێرە و 3 ئەستێرەکانیان لە زۆر 4 ئەستێرەکانی کە باشترن ینی ئوتێلی زۆر چاچن
بەڵام هاتنی گەشتیاران یان وەکێکە گەشتیار بێتە لای تو ئێمە ینی بەهرەیەکی باشی دایتە هەرێمی کوردستان کە چ لەو چیایە جوانانە بی چ لە تافگەکان بی چ لە شوێنە گەشتیاریەکان بی ئەوە دەبی ئەمە کار بکەین لە بۆ ئەوەی کە گەشت و گوزار بتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان کە لەوانەیە زیاتر ئەمە لە شاری هەولێر نزیکەی 18,000 کارمەند لە کەرتی گەشت و گوزار کار دەکاتن لە سلێمانی نزیکەی 15,000 کارمەندە لە دهۆک 11,000 کارمەندە کاشکوت پێت وایە تا ئێستا ئەوەی کە کراوە کەرتی گەشت و گوزار توانێتی هاوکارێکی باش بێت بۆ زیادکردنی داهات کەرتی گەشت و گوزاریانی ئەمە بەڕاستی لەو سێ-چوار سارەی کە لە پاش لە 2014 کە بڕیار بوو شتێکی زۆر باش بکرێتن بۆ هەولێر و بۆ هەرێمی کوردستان بەڵام پاش ئەو شەڕی داعشی کە زۆر گۆڕە لە تەسیری هەبوو لەسەر گەشت و گوزار و بەڕاستی لە 2019 ئەو پەتایە کڕۆنەکە بۆ سەبەبە کە بە داڕمانی کەرتی گەشت و گوزار لە هەموو جیهان نەک لە هەرێمی کوردستان لەوانەیە ئەو پەتایە بووتە هۆکاری ئەوەی کە سەتا هەفتای کە هوتێل و موتێل و شوێنەکان لە کار ڕاوەستان کە ئەوەش زەربەچی اقتصادی زۆر بەقوتە لەسەر گەشت و گوزار ئێمە بەڕاستی هەماهەنگی بەردەواممان هەیە لەگەر وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لەگەر دەستەی گشتی لەگەر لایەنی پەیوەندیدار بۆ چاکردنی بواری گەشت و گوزار بە هەر شێوەیەک ئێمە دەمانەوێت گەشت و گوزار بتە داهاتێکی سەرەکی لە هەرێمی کوردستان کە ئەوەش هەموو مقاومات و مواسەفاتەکانی تێدا هەیە و دەشکرێتن ینی ئەو شوێنە گەشتیاریەکان زیاتر گرنگی پێ بدرێتن لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی هەبوونی یاریگا و لە ڕووی هەبوونی شاری یاری و لە ڕووی هەبوونی کافتریا و ڕێستۆران و ئەو شوێنانە ئەوانەی کە گەشتیار حەز دەکەن لێ ببینێنەوە زیاتر گەشتیار کە دێتن وەسائلی تەرفیه ینی شوێنی کە بتوانی کات بەسەر باتن ئەو شوێنانە هەبیتن پارەی سەرف دەکە کە پارەی سەرف کرد زیاتر استیفادەی لە بۆ وڵات و لە بۆ بنکە گەشتیاریەکان دەبیت باشە کاکشکۆ با منێک پرسیار لە جەنابەت بکەم با من پرسیارێک لە جەناب بکەم بابەتی ڕێکلام تا چەند گرنگانی بۆ نمونەیە کاتێک کە خەڵکی شارەکەین ڕەنگە بزانین چێشتخانە و هۆتێلەکانمان لەکوێن بەڵام کاتێک گەشتیارێک کە دێتە هەرێمی کوردستانەوە ڕەنگە شارەزاییەکی ئەو تۆی نەبێ ئێوە تا چەند گرنگیتان بۆ داوا ڕێکلامی بەردەوام بکرێت بۆ شوێنە گەشتیاریەکان میوانخانەکان هۆتێلەکان بۆ ئەوەی کە کار ئاسانیەک بێ بە چاوڕۆنیەک بێ بۆ ئەو گەشتیارانی کار ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بەڵێ ئێمە بەڕاستی لە بواری بازارکردن بەڕاستی لەو مستەوایەنینە کە بمانەوێ شتەکان بە گەشتیار و یان بە خەڵشتر بگەێنین ئەمە لە ساڵانی پێشووتر لە ساڵی 2017 هەماهەنگیمان کرد لەگە کەناڵەکانی خوارو و ناوەڕاستی عێراق بۆ گەیاندنی ئەو شوێنە گەشتیاریانەی کە لە هەرێمی کوردستانە بە خوارو و ناوەڕاستی عێراق نیشان بدرێتن چ بە شێوەی ئیعلام بی چ بە شێوەی دیعایەکردن بی لە بۆیان یانی شتێکی وا بکرێت ئێستاش لە دەستەی گشتی گەشت و گوزار دەبی کارێکی وا بکرێتن کە تەسویق پێ دەرن بازارکردن ئەو بازارکردنە دەبتە هاندانێک لە هاتنی گەشتیاران چ لە دەرەوەی وڵات بی چ لە ناوەوەی وڵات بی لەوانەیە ئەمە 160 گەشتیارانمان لەسەر خوارو و ناوەڕاستی عێراق بی بەڵام خەرچی ناوخۆشمان هەیە کە لە سلێمانی دێتە هەولێر دەستە دۆگی دۆک دەستا سلێمانی و ناوچەی پێنجوینی ئەو شوێنانە یعنی هەندە شوێنی گەشتیاریمان هەیە هەتا ئێستا لە خەڵک دیارنیە ئاشکرانیە چکە نیاندیتە زۆر باشە کاتە پلانتان چی دەبێت لە هەدەداهاتوو تا بۆ ئەو کەم و کورتیانە پڕ بکەنەوە ئێمە تەمان بە تەنیا کار ناکرێتن ئێمە وەکو کەرتی وەکو کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان لەگەر بەڕێز ئەمەلخان کە وابوو لە شارچکەی چۆمان کۆنفرانسێک بکرێ بە ناساندنی ئەو شوێنە و ئەو بنکە گەشتیارانێک کە لە دەڤەری باڵەکایەتی هەیە بەڵام بەهۆی ئەو بڕیارێ بۆ دوایە تەجیل کە تاوەکو کاتێکی نادیار و پیلانی شەیە کە لە هەموو کوردستان چ لە سلێمانی لە پێنجوین لە گەرمیان لە دهۆک و لە زاغۆی هەموو ئەو شوێنە گەشتیارانە کە کاری بۆ بکەین
کۆڕ و کۆنفرانسی پێ بکرێت کۆمپانیاکان بینن ئەو شوێنانیان پێ بناسیێنن تاوەکو گەشتیار ڕوو لەو شوێنانە بکەن تاوەکو ئەو شوێنانە بتوانن حرەکەی گەشتیاری و تیجاری هەبیتن. زۆر باشە، زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاکشکور. خات و ئەمەل ئەگەڕێمەوە لای جەنابەت، ئەگەر زۆر بە کورتی پلانتان بۆ لەمە و دووە بۆ ساڵی نوێ بۆ زیاتر گەشە سەندنی کەرتی گەشتیاری و کردنەوەی هەرێمی کوردستان بە ڕووی گەشتیاراندا بۆ لەمە و دوات چی دەبێت؟ ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم. زۆر سپاس. حتمما ئێمە بۆ هەموو ئاستەکان ئێستا دەرفەتەکە کەمە باسی بکەین، بەڵام ئێمە هەم لە بواری یاسایی، هەم لە بواری سیستم، هەم لە بواری زانستی گەشت و گوزار و هەم لە بەگەڕخستنی ئەو استراتیژ و توێژینەوانەی کە هەبووە بە هەمان شێوە دەمانەوێت پلانەکەمان لە لۆکەڵیەوە بیگەێنینە ئاستێکی ناوەندی و لە ناوەندیەوە بیبین بۆ ئاستێکی دەولی، واتە تەنها ئێمە بە زمانی کوردی واتە مارکێتین یاخود تەسویق تەنها زمانی کوردی نەبێ بەڵکو دەبێت بە زمانەکانی تر ئەو زانیارانەی کە هەیە ئەو شوێنەوارانەی کە هەیە دلیلی تایبەتی بۆ ئامادە بکەین پەیوەندی بە ڕێکخراوە جیهانیەکان، کۆمپانیا جیهانەکان و ئەو شەریکاتانەی کە ئاڵوگۆڕی بیرۆڕاوە بەشێک بین لە مؤتەمەراتی دەولی و بەشێک بین لەوەی کە لەسەر ئاستی عێراق کۆمپانیا مۆڵەت بەخشەکانیان ئەوانەی کە مۆڵەتیان هەیە چۆن ڕێکیان خینەوە و ئەو گروپە خۆڕسکارەی هەشە لە کوردستانە چۆن وایان لێ بکەین لە ڕووی بازارکردنەوە زیاتر بکەین و گرنگی بە مارکێتین لە ڕووی میدیاییەوە لە ڕووی سۆشیال میدیاوە لە ڕووی هەموو ئەو تۆڕە کۆمەڵاتیانەی کە هەیە هاوکار بین بۆ ئەوی بتوانین ئەو پەیامانەی کە هەمانە ئەو استراتیژیەتانی کە هەمانە بیکەینە ڕووی لایەنی کردداری و لە ڕووی پراکتیکیەوە بیخینە کارەوە. دەسەکانە خۆش بێ. زۆر سپاس دکتۆر یونس. کۆتا قسەی جەنابتان بۆ لە موضوعات چی بکرێت؟ یعنی ئێمە باسی کۆمەڵێک شتمان کرد، مەسائلی ڕێکلام و مارکێتین و ڕێگەیاندنەکان، ئەوەشی کە زۆر گرنگە وەکو کۆتا پرسیار مەسائلی ڕێگاوبان، یعنی مە زۆر جا بڵێن ئەمە پەیوەندی چیە بە گەشت و گوزارەوە، بەڵام تۆ کاتێک کە دەچیتە شوێنێک ئەگەر لە ڕووی ڕێگاوبان و ئەوانەوە ئەگەر پێی مرتاح نەبێت هەنگە نەچیتە ئەو شوێنە، یعنی ئەمانە بە کۆی گشتی دەکرێت هەمویان هاوکارێکی باش بن بۆ گەشە سەندنی کەرتی گەشتیاری. بۆ لە موضوعات چی بکرێت؟ بەڕاستی ئەمە بە یەکەم خطوە هەستکەین بەوەی دان بنین بۆ کەم و کورتیمان هەیە بۆ نووسی ڕێگاوبانەکانمانکەی سێ ڕێ نیشاندەرەکانکەی تا گەمە ناوچەی گەشتیاری خەڵکی کوردستانم ڕەنگە لە 20 شوێن پرسیار کەم چەند کیلۆمەتر ماوە و چۆن بڕۆم و چۆن بگەم بینەکە ئەوەی شێ لەگەڵەکان بەنسبەت پلانەکەەوە کۆمەڵە شتمانەیە بعد دەست بەرین بۆ نقاطە زوعفەکان. بۆ نمونە ئێمە ئەو گەشتیارانی هاتوون سروشتەکەی کوردستان هاوردیانی نە ئێمە هاوردێتمان زۆر فەرقێ لەنێوانەوە. ئێمە هەرێمی کوردستان تاکە هەرێمە 10 بۆ 12 زۆر گەشت و گوزاری هەیە، تەنها ئەوەی هەمانە سروشتەکەیەتی خەڵکی ڕاکێشاوە نەکشتیتر. دووەمیان ئەبێ و ئامارانەی کە ئەیکەین خەڵکی گەشتیار جیابکەنەگە خەڵکی ئاسایی زۆر جار لە بازگەیەک بە گەشتیار ئەژمارەکە لە بازگەیەکی ترش ئەژمارەکە لە بازگەیەکی تر ئەژمارەکە لە مەتاڕش ئەژمار کراوە زۆر جار کەوتێ 3 ملیۆن ئەگەر تەماشا بکەین ئێمە ئاڵێن تاقەی وەرگرتمان 200,000 کەسە ئەم 3 ملیۆنە لەکوێ جێبوویەوە کەواتە ئێمە بێ بزانین عەدەدی گەشتیار لەگەڵ عەدەدی هاتوو گرێکارێ دێ گەشتیار نییە کەسێکی تر دێ گەشتیار نییە ئەگەر عەدەدەکەمان بە هەڵەوت پلانەکانمان هەڵابێ خاڵێکی تر زۆر بەلامەوە گەرنگە من بە توێژینەوە پێگەیشتوم هەرچی تەرکیزمان لایە ئەڵێن خەڵکی زۆر هاتووە بۆ زانیاری بەڕێستان ئەوەی کە ڕۆشتۆتە دەرەوە زۆر گەورەتر وەک لەوەی هاتووە ئەوەی لە دەرەوە خەرجی کردو زۆر زیاتر وەک لەوەی کە هاتووە واتە میزانیەکمانە بێ هەبێ یەک پرسیارێکی زۆر سادە بەو گەشتیارانەی خۆمان بڵین بۆ ئەچی بۆ دەرەوەی وڵات زۆربەی بەپێی دراسەکان لامانەڵێ فڵانم نییە هەموو کەم کورتەکان دیارێک هەواتە ئەبێ من تەنها ئیش لەسەر و نەکەم گەشتیار ڕابکێشم ئیش لەسەرەکەم کەمترین گەشتیارشم بچێتە دەرەوەی وڵات و زۆر گرنگە کۆتا قسە لەواڵێم حکوومەت ئەبێ سەیری گەشت و گوزار وەگەوە نەکا قەیرانی پێچارە سەرکە ئەبێ سەیری گەشت و گوزار وا بکات نەیە لێ وڵاتەکە تووشی قەیران بێ ئەمە زۆر جیاوازن یعنی پێش لە کاتی ئاسایە بایەخی پێ بدرێت و ئەمەش زۆر جار ئێمە ئەوترێت بمبوراگە ڕخسەتم دەی ئەوترێت کۆرۆنایە داعشە تۆ بێ پلانێکی استراتیژیت هەبێ هەموو ئەمانە ئەگەرن هەمانە ئەگەرێکی کراون ئەگەر کۆرۆنا هەبوو چی ئەەکەی ئەگەر داعش هات چی ئەەکەی بێگومان ئەبێت تۆ ئەوانە هەووی بە نەزەری اعتیبار وەربگری. باشە زۆر سپاس بۆ وەریەک لە میوانەکانم ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم کە بە سپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوو هەروەها شکور عەزیز جێگیری سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان کە جەنابیشیان بە سپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوون هەروەها دکتۆر یونس عەلی پسپۆڕی گەشت و گوزار کە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەی هەبوو سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.